سیارەکە لێر ڕاگردووە وڵی ئەو دوکانە میمەگزامە لەوێ ترچوم بۆڕی بکڕم لای هاتم ڕایگرن بۆ ڕێکان ئیشەکەی وەنیە من بە خودای لێرە ئیش ناکەم بازانێ دێمە لای میمەگزاکەم تۆ وتت لێرە ڕامگرد و ئیشەکەم باشە تۆ سیارەکە تایبەتە مۆدێڵ تازەیە ئەم چەند داناوە ئەو بۆڕیانەکەەوە باریەکەی دوو بەقەت سیارەکەت درێژە باشە ئەو خەڵکە وەستاون ئەلەوێ ها هەموو گلیان هەیە ساحب پیکەبەکان ئەڵێ تەسیری کردووە لە ڕزقمان بۆ نایفرۆشی بڕۆ پیکابێ بکڕی حاڵت حاڵ ئەوان وایە باش تو سیارەکە تایبەتە ئەمە خصوصی تایبەتە یان پیکابە بەس نێ بڵێ ئەبێ ئەمە چی ئەم ئاوێنەیە جوانی لە بەخا کڕیمەوە جوانی ئاخەشی توا جوانی یەک دەقە دەستی وەرە تواوەرە وێنەگرەوەرە پێشەوە ئەمە چی ئەمە ئێستا سوودی چییە بەس ئەمە تێ بڵێ یەخە جوانی چی خۆتی پێبینی ئای چیە کەسێ ئاوێنە لێرە دانا معقوڵی ئەمە شوێنەکەی معقوڵیە براشی دەبەغا دایەنەن دەبەغا خەڵ خۆیە کوژیە تۆ بۆ خۆت ناکوژی کاکە جان براشری نەخەم ئەوە نابێت ئێمە ئەوێ کەسێک کە جوان بێت شتەکانی جوان بێ ڕێک و پێک بە یاسایی بێت تەقلیدی بکەین وەکو ئەو بکەین نەک شتێکی ناشرین و ئەمە تەقلیدیکەین وایە ئێستا تۆ جگە لەوەی کەوە ئەم ئاوێنە داناوە ئەمە هیچ کێشەمان نییە بەڵام لی بکەرەوە شتێکی زۆر ناشرینە تۆ ئێستا سەربێچیەکەی تۆ ئۆتۆمبیلەکە تایبەتە کاری پیکابەکەی ئجرعات لەگەڵاکەین